وقال الرسول يا رب. وەکو بڵێ لەمە خراپترە بێت؟ پێغەمبەر خۆی صلى الله عليه وسلم ڕاستەوخۆ لەگەڵ ئەڵڵایە قساکات: يا رب إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا. أم أمتي من گومانی تیانە ئەم قورئانەیان هذا القرآن جوانیەک هەیە لێرەیە لە بەکارهێنانی وشەی هذا لە جیاتی ذلكە، وەکو چۆن لە سەرەتاوە دەسەکەی بە خوێندنەوەی قورئان ئەلیف لام میم ذلك الكتاب لا ريب فيه. لێرەیە ئەڵڵا نافەرمێت ذلك القرآن، ئەفەرمێت هذا القرآن. هذا بۆ نزیکە ئەم قورئانە لێرەیە بوو، ڕێک لە بەردەم تا بوو، کەچی هێشتا بە جددی وەرە ناگرت و پێغەمبەر صلى الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە شکاتەکات ئەم ئومەتەی من ئەم قورئانەیان نەگەڵ قورئانە ئەم قورئانە. یەکێکی تر لە حیکمەتە بەلاغەکانی وشەی هذا لەم ئاەتەیە ئەوەیە کە لە ڕۆژی لێپرسینەوەیە وەکو ئەوە بێت کە قورئان وەکو شایەتێک بهێنرێت. ئەزانن کە لە مەحکەمە کاتێک کە شاد حاڵەکەیەت، جا کاتێک کە شاد حاڵەکەیەت یان بەڵگەکە ئەهێنرێ و پەنجە بۆ بەڵگەکە درێژەکەیت، ئەڵێ ئەمە بەڵگەی تاوانباری ئەو کەسێ. جا بەڵگەکە خۆی قورئانە بێت لە ڕۆژی لێپرسینەوەیە، دۆخەکە خۆی زۆر خراپە. اینجا قورئان هێنرێت وەکو شایەت و محامیەکەی کە بەڵگەکەیەنێت پێغەمبەرە صلى الله عليه وسلم و پەنجەی بۆ قورئانەکە درێژ کردووە و ئەفەرمێت ئەم کەسانە ئەم ئومەتەی من ئەم قورئانەیان مەهجوورە، هەجریان کردووە. لە عەرەبیە هەجەرە پێڵەن تەرەکە شەیئەن، هەجەرتەه هەجرەن یعنی تەرەکتەه یعنی ئەغفەلتەه، شتێکە لەبیر خۆت بردوێتەوە بە تەواوی، شتێکە بە تەواوەتی ئیهمال کردووە، تەواو دوورەپەرێز بووی لێ. و پێم وایە هەموو کورد هیجرە ئازانن، هەمووتان وشەی هیجرەتان بیستووە، یعنی شتێک جێبهێڵیت. جا ئاەتەکە تەنانەت ناڵێت مەتروکەن واتە جێهێشت، ئەڵێت مەهجوورە واتە زۆر دوور جێهێشت. نەک هەر قورئانەکەیان واز لێنە، هەر تەواو جێیان هێشت، بگرە ئەوان هەر نزیکیش نەبوون لێ، بەڵکو جێیان هێشت دوور ڕۆشتن. و ئەمەوێ خۆم و ئێوەش بیر خەمەوە ئەمڕۆ ئەو کەسایەتی کە قورئان داوایە کات لە ئێمە، ئەگەر ئێمە لەوە دوور بین، تەنانەت ئێمە ئەگەر قورئانیش بخوێنینەوە هێشتا هیجرێ لە قورئان، هێشتا هیجرێ لە قورئان. دوورکەوتنەوەی لە قورئان ئەگەر بیخوێنیتەوە گۆڕانکاری لە کەسایەتی تا نەبینیت. ئەوە سروشتی بەنی ئیسرائیلە و هەر بوویە لە سوورەتی فورقانە 25مین سوورەتی قورئان، سوورەتێکی درێژ نییە، ئەتوانی تەفسیرەکەی لە ماڵەوە بخوێنیتەوە بۆ خۆ. بەڵام لەم سوورەتەیە ئەوەی کە شایانی باسە ئەمە ناوڕاستەکەیەتی کە ئەگەی بە کۆتایەکەی، هەموو کۆتایەکەی دەربارەی ئەوەیە کە چ جۆرە کەسایەتیەک لە موسڵمان داوا کراوە، کەسایەتی موسڵمانە بێت چۆن بێت. بۆچی باسیەوە کراوە کە پێغەمبەر گلەیەوە کات کە قورئانیان بەجێشتەوە، چونکە ئەو کەسێک کە قورئان جێنایڵێت کەسایەتی جیاوازە، کەسایەتی و شخصیەتیان جیاوازە، کرداریان جیاوازە، تەنانەت ئەوەشی کە هاوڕێتیەکەن جیاوازە. وإذا مروا باللغو مروا كراما، هەر لە هەمان سوورەتە کە بەلای گفتوگۆی بێهودە و بێسوودا تێپەڕن، بە سەربەرزی تێپەڕن، تێوی ناگلن و لە هاوڕێ و دانیشتنی بێهودەش دوورەکەونەوە. کارەکاتە سەر هەموو بەشێکی کەسایەتیان. بەجێشتنی قورئان ئامێ و هەستەکەم کە ئومەتەکەمان من و تۆ زیاتر و زیاتر تاوانبارە بین پێی و ئەبێ ئاگامان لێ بێ. کچەکەی خۆم لە ماڵەوە قورئانی بۆ خوێنمەوە و ماتەیە خوێندەوە، منیش گوێم لە تەجویدەکەیە گرت، دوایەوەی کە خوێندیەوە منیش دەستم کرد بە گریان. وتی باوکە بۆچی ئەگرێت؟ وتم لەبەرەوەی کە خوای گەورە فەرمووی، لەبەرەوەی کە خوای گەورە فەرمووی. وتی خوای گەورە چی فەرموو؟ وتمەوە فەرمێت پێغەمبەر صلى الله عليه وسلم گلەی لە کۆمەڵی خەڵکە کات کە قورئانیان بەجێشتەوە. ئەویش پێی وتم بەس خۆیمە قورئانمان بەجێ نێشتەوە تای خوێنینەوە. منیش وتم بابەتەکە خوێندنەوە بۆ ئاسانە بوو، مەسەلەکە خوێندنەوەی نییە، ئەبێ ئەم کتێبەمان خۆش بێت. ئەتوانین بۆ خۆمانی بسەلمێنین کە ئەم کتێبەمان لە هەرچی فیلمی تازەیە زیاتر خۆشەوێت لە هەموو یاریەک. ئەمانەیە کات لەگەڵم کتێبەیە بەسەربەرین زیاتر لە هەموو شتێکی تر. ئەمانەیە وەکو بین کەم کتێبە پێمانەڵێ زیاتر لەوەی کە ئەمانەیە وەکو هەر کەسێکی تر بنیان هەر شتێکی تر. کوڕانەیانەوێت جسمیان جوان بێت چونکە ڕسمی کوڕێکیان بینی و ماسوولکەی گەورەیە و جسمی زلە، کچانەیانەوێت لە یەکێ بچن، ئەیانەوێت وەکو یەکێکی تر پارە پێیاکەن. خەڵکی ئەمان ناکەن بە قودوە و پێشەواکەیان. کێوێ قودوە و پێشەواکەی و کەسە بێت کە نمونەی قورئانە، پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم كان خلقه القرآن. کێ لە جیاتیەوەی کە بچێتە سەر جێگە و ئاواتی بخواستە خۆزگە جسم جوانە بوو، بیوتە خۆزگە ژیانم سونەتی زیاتر تیا بوو. کێواڵێت؟ چۆن ئێمە قورئان بەجێ ناڵێن؟ چۆن بەجێمان نێشتووە؟ ئەبێ کەسانێک بین کە گەڕانەوە بۆ کتێبی ئەڵڵا بە جددی وەرگرین. خوا بە گەورەی خۆی بمان کات لەو کەسانێک کە ئەم کتێبەیان خۆشەوێت و بیکات بە بەشێکی گەورەی ژیانمان، تاوەکو هەموو شتێک لە ژیانمانە بەرەکەتی تیا بێت بەهۆی بەرەکەتی ئەم کتێبەوە.
خی گەورە یارمەتی موسڵمانان بات لەم کتێبە تێبگەن بەو شوی کابێ تێبگەن خی گەورە یارمەتی ئێوە وەکو دایک و باوک بات نەگەر خۆتان ئەم کتێبەتان خۆش بێت و لێ تێبگەن بەڵکو توانای ئەوەتان پێبات کە مناڵەکانیشتان فێرکەن بۆی کە مناڵەکان شایەتیت بۆ بن لە ڕۆژی قیامەتە خی گەورە یارمەتی مزگەوتەکان قوتابخانەکان مەکتەبەکانی قورئان لەبەرکردن ئەو هەموو مناڵی کە قورئان لەبەرەکەن خی گەورە یارمەتیان بات نەک هەر لەبەریکەن بەڵکو یارمەتیان بات لە هەموو شتێکی تێبگەن و بەپێی ئەو وشانە بژین و بە دڵیان نوێژ بکەن نەک تەنها بە زوبان نوێژ بکەن خی گەورە بمان کات لەوانەی کە بەڕاستی بە قورئان ئەژین و قورئان لەناو دڵیان ئاژی بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم ئەمانە کۆمەڵە بەڵگەیەکن کە لە سنگی ئەوانەیە ئاژین کە زانستیان پێبەخشراوە لە سنگیان قورئان لە دڵی مرۆڤ ئاژی خی گەورە قورئان بخاتە دڵی هەمومانەوە